بەرامبەر چیای سیپان لە کەنار دەریایوان بایەکی فێنک و دیمەنی جوانی سروشت لە چاوەڕوانی تاشتیوان. سفرەی نانی بەیانیوان تایبەت و لە جیهاندا بەناوبانگە. پەنیریوان بەشی سەرەکی سفرەکە دەڕازێنێتەوە. چەندین جۆری هێلکەوڕۆن، قەیماغ و هەنگوێن بەشی دانەبڕاوی ئەم سفرەیەن. سفرەکە دەرخەری کولتوری دێرینی ئەم شارەیە. نها گاوا وقتی ما تاشته خدانی امسوا نبیشن برا ملت سادجه ورن بخون تیر بن هر. گایا ما اوه کی برا وقتی ملت هات سر تاشته وانه برا لکولتورا وانه جهلدن. کولتورا وانه ایرویا ساله کی 10 ساله 20 ساله نینه. کولتورا وانه به 100,000 سالانه به 100 سالانه جدوام دکه. جبویا و وقتی وام دبی میوانی مهاتن سه تاشته وانه برای کلتور وانه جج محلدن. تایبەتمەندی نانی بەیانیوان لە تازەیی و خۆماڵیبوونی بەرهەمەکانیەتی. هەمووی لە سروشتەوە گیراوە و بە تازەیی دەهێنرێتە سەر سفرە. بله وقتی گاوا ایرو ام هات نسات تاشته وانه اوا ام دبیجن پوخینه اوا پوخینه ام پی گنم شدکن ام دبیم برا چا ایرو گنم وقتی زویادا هشین دبه کلتورک داده که دروا عین او کلتورات سه سفرامه جبوی ناجی خارنامه خواسته. ناوی به خوشاوه بری دایکیت ما اول رمضان چید کرد. اول رمضان ما پاشی وید خارج امروز و تهنی نبودن. بله. اول قیسیه، اول حجیر ناو دهنه، کشمشه، اول همش کانا ناوی کلینه. پیش هنگی دانن تازه تن. چه آنها طعمای؟ خوشه؟ نوش جام. پنیری میوانی اساس اوه. اوه پنیری میوانیه. ناف دا گله گیاه نه. بله. اوه چیت کن دایکیت ما بن ارده دا چالت کن. اوه 6 مانگات مینتا بن ارده دا. بروی چنده هم طعمای گله خوشه همجی زحمتای گله که. هیچ تامی صوبه که زور خوشیه که پنیری که بخوی زور نرمه یعنی که اخی تدمت اتویتوا. بله، اوه نافدنگه. سورانی فهمده که راسته؟ کم. اوه بجنو جاجی. جاجی اوه 3-4 گیاد چنه نافده. به ماسته چید کن، به کشکی چید کن. ماستی وشک. بله. اوه جان بجنو زورچه قرار دنزی هوا دیتیه چید کن راد کن. او پنیری آنزره همجی پیو پنیری چید کن. پنیری گوری حالینم بری دایکیت مگون دا چید کرده. همجی نه هر بجنه بلا سیستم دوام کرده. سیابو. بله. او نو پنیر دایه. بس هشتر او نو آوی دا بچه حیام اکید مینت نو آوا شور دا. هم هیکات کنه سر اوش زور باشه. او نوی به کنجرونه. او پی آره و روینه و هیکات چید کن. او جی تشتا گلک خوشه بس بچه که گرانه او جی هم گل هنگوی نجاری. ئەگەر من خۆم بەراوردی تامی نانی بەیانی وان لەگەڵ ڕۆژهەڵات و باشوور بکەم دەتوان بڵێم تامەکە زۆر جیاوازە چونکە زۆربەی ئەو بەرهەمانە کە لێرەن 100% خۆماڵین گرنگ نییە لە بازاڕێکی ئاسایی بێ یاخود لە ڕستۆرانتێکی ڕاقی بێ نرخی نانە بەیانیەکانی وان زۆر گونجاوە جا لەوان زیاتر خەڵک حەزی لە چایە پێش نانی بەیانی و دوای نانی بەیانیش هەر چا دەخۆن وەرن چاکانی وانیش بخۆنەوە.
چیرۆکی جیهانی بوونی نانی بەیانیوان لە ساڵی 2014ەوە دەستی پێکرد، کاتێک بە کۆکردنەوەی 51,793 کەس لە دەوری خوانێک ڕیکۆردی جیهانی گینسیان لە ئەمریکا وەرگرت. دواتر بە پشتیوانی یونسکۆ ئەو ڕۆژە وەک ڕۆژی جیهانی نانی بەیانی پەسەند کرا. دڵنیا ڕەحمان، ڕوودا و شاریوان، باکووری کوردستان.